ڕێز و خۆشەویستی لە ناخی دڵمەوە پێشکەش بە تاکی خەڵکی کەرکوکی خۆشەویستیەکەم، خەڵکی قەڵای سەوز، ئەو قەڵایەی کە هەموو کوردستان و هەموو جیهانیانی سەرسام کرد، ئەو قەڵایەی کە خەونی دژمنانی زڕان، ئەو قەڵایەی کە هەرچەند جاری تریش، هەزار جاری تریش عەد و فەرز بکرێتەوە، هەزار جاری تریش تۆمەت ببەخشرێتە بەر یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی کەرکوک هەر هێشتا پەنجەکان و دەنگەکان ئیسباتیەکەن کە کەرکوک قەڵای سەوزی یەکێتیە و کەرکوک قودسی کوردستانە و کەرکوک خەونی هەر هەمومانەوە هەتا دوا هەناسەش هەروەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و خوێنی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم شارە ئازیزە ئیسباتیان کردووە کە بە خوێن پارچە پارچەی بەرد بەردی قەڵا قەڵای کۆچە بە کۆڵانی هەمویان پاراستەوە هەر بەردەوامیشە من لە پاراستنی. ئێمە کەرکوک بە بەشێک لە جەستەی خۆمان نەزانین. جەستەی کوردستان بەبێ کەرکوک واتە جەستەیەکی لاوازی بێهێزی مردووە. لەبەرەوە کەرکوک ئەو خوێنە سەوزەیە کە لە لەشی ئەم هەرێمەیە، لە لەشی هەر چوار پارچەی کوردستانایە و من 2 بارە و 3 بارە و 100 بارە سەری ڕێز بۆ بە تاکی کەرکوکیەکان و خەڵقی کەرکوک و کادر و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەنگدەری یەکێتی نیشتیمانی کوردستان دائەنەوێنم